بەشدار بووین لە پرۆگرامی پراکتیکال مانجمنت هەمووان دەزانین ئیدارە بەڕێوەبردن وەک بەشێکی تر لە کایەکانی تر هەم هونەرە هەم زانستە. هونەرە بەواتای ئەوەی کە لە کاروباری ڕۆژانەماندا فێرە بین بۆ ئەو ڕۆتینات شتانی دێت و بەردەممان چۆن بەڕێوەبرین. زانستیشە پێویستمان بە ئەپدەیت بوونەوە هەیە لەو زارا و هاوکێشانەی کە لە جیهاندا ڕوەدا بۆ چارەسەرکردنی هەموو ئەو تەنگەژانی کە ڕوبەڕووی چ کایە کۆمەڵایەتیەکان چ ڕێکخرا و چ کۆمپانیەکان دەبێتەوانێ. بۆی بتوانین ڕێگە چارەسەرێکی باشیان بۆ بگونجێنین. هەموو تەنگەژانی کە ڕوبەڕووی هەر دەستگایەکە بێتەوە بە قەرارێکی سەلیمانی بەڕێوەبەرێکی باش دەتواندرێت چارەسەر بکرێت. ئەم جۆرە لە خولانە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی بەڕێوەبەر بتوانێت قەرارێکی زۆر باش لە کایەکەی خۆی و لە کۆمپانیاکەی خۆیدا بدات.